ڕێبەرەکانی ڕاجایی ئێمە ئەکرێ بەگشتی ڕاجایی بکەین بە دوو بەشەوە. جیاوازێک کە جیاوازی تەضادی پێوترێ دژبەیەکی ئەمە هەر لە سەرەتاوە کەسایەتەکان ئەوانەی خوێندنەوە ئەکەن بۆ ئەو پرسە ڕەنگە نیەتیان لە یەک دوور بێت، ڕەنگە ئامانجیان ئەوە بێ بەم خوێندنەوە جیاوازە هەر کامیشیان بەرەو ئاراستەیەکی جیاواز بڕوات. ئەم جیاوازەیە کە لە نەتیجەیە ڕەنگە ئەستەمە کۆمان بکاتەوە پێی ئەوتێ جیاوازی تەضاد دژبەیەک واتە پێکەوە ناگونجێت. ئەم جیاوازیان لە قورئان و لە سوننەیە زۆر جار جەخت کراوەتەوە لەسەر دەمکردنی، لەسەر ئاگادارکردنەوەی مسلمانان لە نزیک نەکەوتنەوە لەم جۆرە جیاوازیە، چونکە وەکو عەرزم کردی ئەم جۆرە جیاوازیە لە خزمەت هەدەفێکی دیاریکراوە نییە، هەر لە سەرەتاوە بەرەو دوو ئاراستەمان ئەبات. کاتێک کە من و جەنابەت بمانەوێت بۆ دوو شوێنی جیاواز بڕۆین حتمما هەر لە سەرەتاوە ڕێگاکانمان جیاواز ئەبێت. جیاوازی دووهەم ئەو جیاوازیەیە کە لە میکانیزمە لە ڕێگاکەیە لە ئەداتەکەیە جیاوازە و ئیلا هەردوو لا یاخود زیاتر لە دوولا ئەگەر چەند لایەنێک بێ هەدەفیان گەیشتنە بە یەک شوێنی دیاریکراو. وەکو عەرزم کردی کاتێ دوو کەس سێ کەس چوار کەس هەدەفیان ئەوە یەک کار بکەن ئاسایی ئەمیان پێی وابێ بەم ڕێگایە نزیکتر پێ ئەگات، بەم وەسیلەیە ئاسانتر ئەگا بۆ مەقسەدە. بەڵام ئەم و ئەویش لە ئەنجامە هەمویان ئەیانەوێ بگەن بەو هەدەفە دیاریکراوە. بۆیە ئەم جیاوازیان کە جیاوازی تەنەوعە ڕاستیە لە قورئان و سوننەدا نەسێکی ئاشکرامان نییە، دیارمان نییە کە نەهی بکات لەم جۆرە جیاوازیە، چون ئەم جۆرە جیاوازیە لە سوننەتەکانی خوای پەروەردگارە لە مەخلوقدا و بالذات لە بەنی ئادەمدا. بۆیە هەرگیز نابینی دوو مرۆڤ لە دنیادا 100% لە تەفاسیلی ژیانی خۆیان داوەکو یەک بیر بکەنەوە.